خدای خاوەن بەزە و پا ئەی خدای زاوزێ و بەر و بووە ئەم کۆرپەیە شیفادە و دایکە دڵپەرۆش و نیگەرانەکەی شادکە دایکی ئەم منداڵە لە خۆ دەگرێ پێشکەشی گرانبایی نەزری دەرگانەکەی تۆ من لە ئیشتاری مەزنم ویست کۆرپەکەتان زیندوو چاوە دێری ئەو داواکەی لە من وەرگرت بڕۆن کۆرپەکەتان وا پەروەردە بکەن کە لە شوێن کەوتەکانی ئیشتار لە ئێوە و لە ئیشتاری مەزنگلێ سپاس دەکەم سڵاو بۆ ئیشتاری دڵۆڤان سپاسی ئێوە دەکەم ڕۆڵەکەم لەسرە مەرگیدا بوو تۆ ئەوت زیندوو کردەوە ئیشتاری مەزن ئیشتارە سەر ببە پێشێک ئەو مناڵەش وەک مناڵەکەی ئەو چاک دەبێتەوە ئیشتار خوایەکی دڵۆڤان و بەتوانایە لێم ڕوونە هەروایە پێشێک هەروایە با بڕۆین ئەری ئێوە بۆ چی هەوان خۆپەری فریشتە کڕنۆشی ئێوەیان کردووە ئێوە بۆ کردە و دەستکاری خۆتان کڕنۆش دەبن هەرچی هەیە دەست و ژۆ بە فەرمانی ئینسانە کەچی ئێوە بە تێگڕایی هەمووتان سەری کڕنۆش بۆ بەردی بێجان دادنوێنن یاقوب تۆ قسانە لە خۆتەوە دەکەی و لە خۆرا بێڕێزی بە خواکان ئێمە دەکەی من لە خۆمەوە قسە ناکەم من ڕاستباردەی خوام و وتەکانمی کتێبی خوان ئەو کتێبە ئاسمانیە سحوفە کە بۆ بابە گەورەم ئیبراهیمی پەیام هێنەر هاتۆتە خوارەوە من پەیڕەوی ئاینی ئەو پەرە پێدەر و ڕایگەیەنی ئەو کتێبەم من لە خۆمەوە قسە ناکەم لەو کتێبە ئاسمانێ دانوستاوە کە بێڕێزی بە خوددایان ئێمە بکەی بێڕێزێ ناکەم پرسیارەکەم ئەگەر دەزانن وڵام دەنەوە ئەگەر ناژزانن بیسەلمێنن پرسیارم لە ئێوەیە پەیکەری پرسگەی ئیشتار ئافرینی ئێوەیە یان ئێوە چیتان کردووە ئیشتار دەسەڵاتی ئێوەی هەیە یان ئێوە دەسەڵات و بەودا ئیشتار فەرمانی بێ ئێوە دەدا یان ئێوە بەو دەی ئەگەر ئیشتار بەردێکی بێهێز و بێدەسەڵاتە ئەدی چۆن ڕۆڵەکەی منی چاکردەوە ڕاست دەکا بە چای خۆمان دیتمە ئەی چۆن بەڕاستی وایە ئیشتار ڕۆڵەکەی بۆ چاکردەوە خۆم دیتم تۆ بزانە ئەو بیسەر و زانایی کە ناڵە ناڵی تۆی بیست ڕۆڵەکەتی چاکردەوە نەک ئیشتار تۆ هەرچەندە پەنات بۆ غەیرە بردوو جگە لەو یارمەتی داوا کرد بەڵام ئەو کە ئاگاداری چۆنیەتی هەموو بەندەکانیەتی بەزەیی بە کەلەلایی تۆدا هاتوو کۆرپەکەتی چاک کردەوە تۆ چاوی سەرت هەیە بەڵام فامی دیتنیت نییە ئیشتارت چاو پێکەوت بەڵام شیفا بەخشی بەڕاستیت نەکەوتە بەرچاو کاکڵی قسە یاکوبەوەیە کە دەست لە خواکانی خۆتان هەڵگرن و خۆی ئەو پەرستە ڕاز ناکەن؟ ئاخر لە خواکانی خۆمان خێر و خۆشێکمان دیوە تا لە خۆی تۆ ببینین من ئێوە ڕادەسپێرم خوایەکی شیاوتر بپەرستن خوایەکی شیاوتر لە هەرچی هەیە بەچی رابزانی خۆی تۆ لە خواکانی مە بەرزترە چۆن بزانی خۆت و خواکەشت هەروە کاینەکانی پەرستگەی شتار هەردەبیری زێر و زێو وەسەر یەکنان و دابینکردنی قازانجی خۆتانی تێگراو دەزانم کە من شوانی لابانم و خۆم حیشایە خوددام نییە هەتا ئێستا داوای موچە و بەراتێکم لە ئێوە کردووە جگە لە کار و کۆشیش و شوانیەتی چی دیکە و بەمنەوە دیوە هەتو لەوە بدا داوات کرد چی تا ئێستا دەستت نەڕۆیوە ئەینا تۆش لە کاینەکان باشتر نی گەشت و هەر لە قماشێک هەر لەسەر تەختی دەسەڵات پاڵتاندایەوە سکی خۆتان هەڵدێنزن و خەزێنەکانتان چێ و کوت دەکەن و تیان داخنە من حەق دەدەم بە تۆ تەنیا کۆرپەی نەخۆشت لەدەست و هیچ کەسیش یارمەتی نەکردی نە ئێستێری جادوگەر و نەیشتار خوای پەرستگا ئەگەر پشت هەموو خوایەک بکەی حەقی خۆتە من چکارم بە ئیشتار خوای بێدەسەڵاتی پەرستگە نییە ڕووی قسەم دە خودای نەدیاری تۆیە ئێمە بەشی خۆمانمەینە لە دەست خواستن و بەردەکان چەشتووە کۆڵی خۆیەکی تریشمان پێڵ ناگیرێ مامورەکان هاتن گزیری پەرستگا هاتن پەرستراکە مامورەکان هاتن بڕۆ مامورەکان هاتن لێرە وەرەوەی بڕۆ
بگەنێ دەردەستیان کرد بڕۆن دێ نێڵن هەڵێ لێگەڕێن خۆ هیچی نەکردۆ ڕاکە فارس ئەو بێگوناحە هیچ تاوانێکی نییە لێگەڕێن ئەگەر زاوای لابانی فەرماندار نەبوایەی دەمزانی چم لەگەڵ دەکردی من لە تۆ و گزیرەکانی پەرستگا بێمنەتم بڵاوی بکەن بڕۆنی دی لەمە زیاتر بۆ کفرکوتنی یاقوب جۆ هەڵمەخەن بۆ چما نابینن کفرکوتنی یاقوب هاتی و قڕێتی بۆ شاری فەدان هاوردووە بڕۆنی دی بێت و بۆ زوانە باران نەبارێ هەرچی بەڕووبۆی خەڵکی فدانە زایە دەبێت هیوادارم خوای مەزن زۆر زوو بارانی ڕەحمەتی خۆی بەسەر ئەو شارەدا ببارێنێ لە هەوەی چ باسە باوکە ئەوە دابوو شوێنی لە مێژینەی خەڵکی فدانە دوژمنانی ئیشتار ئاگر دەدەن سووتاندن بە مەنجەنیق کۆڵم نەوە کاینی مەزن تاوانێکمەیە لەو خۆش بە بەزایی پێمەدا بێ بەرگمدان لە کۆڵم نەوە تاوانم نییە لە کۆڵم نەوە بەرمدان تۆ لێرە مێگەلەکە بحاوێنەوە با بچم بزانم چ باسە باش کۆڵم بنەوە تا بەێمەدا بێ ئەگەر من چیم کردووە لە کۆڵم بنەوە مەکە لە کۆڵم بنەوە یاقوبی شوانە خوازای فەرماندەی لابان خەڵکی فەدان بەزایی بە من دابێ مانیسی دەبێت سووتێنن کردووە مانیشم بکەن بەرەمدان من تاوانێکم نەکردووە خەڵکی فەدان لەسەر مافی خۆم بەجۆپاتم خەڵکی فەدان تۆمەتبار فارس دژمنی ئیشتارە ئەو بەبەرد شاڵاوی بۆ ئیشتار بردووە بەوی کتووە خودای بێتە سەڵات و ناشیاو بە پێی باوی لە مێژینەی خەڵکی فەدان هەر کەس بێڕەزی بەخوای مەزن ئیشتار بکە دەبێ بە مەنجەنیق بخرێتە ناو ئاگر بەرەمدان ئەمن چ تاوانێکم کردووە لەسەر مافی خۆم بۆ جۆپاتوم خەڵکی فەدان بەزەییتان بە من دابێ بێچارە فارس من بێتاوانم ڕەحمم پێ بکەن بەزەییتان بە من دابێ خەڵکی فەدان سوچ و تاوانم چییە گوناحی من چییە من بێتاوانم لەکۆڵیتنا ئەی هاوار ئەو بێتاوانم گەنە فریام کاینی گەورە من بێتاوانم بە خۆڕایی هاوارێ مەکە یان دەبێ بەرخوێنی خۆت بدەیت یان دەبێت لە ئاگردا بسووتێنری کامەی سووتێ
ئەی خەڵکی فەدان بەفەیتا بە من دابێ من بێتاوانم ئەی خەڵکی فەدان بای خێنەکەی چەندەیە؟ من ئەیدەم. تۆ ئەیدەی؟ نا ئەوە خۆی دوژمنی ئیشتارە. تۆ خۆ لە دوژمنەکانی شتاری دە پێشدا دەبێ بای خێنی خۆت بدەیت. دەی بۆ من دەردەست ناکەن. سزای بە منزەنیق و ئاگر لە بنەماڵەی ئێمەدا پێشینەی لە مێژینەی هەیە. باوە گەورەی من ئیبراهیمیش جارێک بە فەرمانی نمرود خراوەتە نێوە و ئاگرەوە. ئەگەر تا ئێستا دەست بەسەر نەکراوی لەبەر خاتری فەرماندارە لەبەرەوەی کە زاوا و خوارزایوی کەوا بوو ئەوانەی لە دەسەڵات و فەرماندار نزیکن دەتوانن بێرەزی بەخوا کامکەن و لە تۆڵا دەرداوێژرێن. دەردەستی کەن و هەر وەک باوە گەورەی لە ئاوری هەوێن. بەرمدان دەستم لە یەکەکەنەوە دەم لە کۆڵم بنەوە. هاي ئەوە لێرە چه باسە؟ ئەوەی ئازادکەن گومان لێکراوەکەش ئازادکەن. فارس دەوێت بە سزای خۆی بگە. وەختێک یاقوب بۆ خۆی خوێنبایەکەی دەدا حەقتان نییە ئەوی سزا بدەن. ئازادی مەکەن. یاقوب تۆ دەبێ 500 دینار لەبەری خوێنی فارس بدەیت. بان چاو قەیدی نییە منە پوڵادەم. خوا خاڵە خاسەکەم لابان فارێزێ. من تاکەی ئەبێ هەرگوریاد بم ئەتۆ پەل نەبزێوی یاقوب. سپاست دەکەم هەتا ئەو ڕۆژەی بای خوێنەکەی خۆم لەداوەتەوە هەوڵ و تەقەلات بۆ ئەدەم کارت بۆ ئەکەم. تۆ بنەماڵەی فارس ڕزگار کرد تۆ ژیانی ئێمە ڕزگار کرد. بڕۆندەی بڕۆ. پیاوێکی باشە بێچارە یەکبین دەمێنێتە. گەلێک ساڵە ئیشتار قوربانی لە خەڵکی فدان و بابێل دەستێنێ. لابانی باوکت فریامان نەکەوت پا هەر تکمانیان دەسووتاند. فارس بە بۆنەی ڕزگاری جیانی دەبێ ئیشتار پەرستی وەلانێ و ببێتە یەکتاپەرست. بۆتە ڕاحی بۆتێ لەو ساتەوە لە مەرگ ڕزگار بووە بۆتە تاقانە پەرست. سەفەرەکەمان کەنجە دەگاتە جێ. بەم زوانە پێغەمبەری خوددا چی وای نەماوە. لە مێش ساڵە چاوەڕێ مناڵێکم لە تۆ هەبێ ڕاحیل.
ئەگەر ویستی خوا بێ بەم زوانە و چاوەڕێیە دوایی توێتی درود بۆیە سەردا و هاوڕێیانی. درود بۆ یاقوبی شوان. سپاس و دەکەم. وا دیارە پێشکەشی بۆ پرسگەی ئیشتار دەبن. خواکان دەبێ شادمان کەین. ئەجینا ئەم ساڵ چاومان بە باران ناکەوێ. پێتاوانیە کە ئێوە لە خوداکان زیاتر پێویستیتان بەم خورمایە هەیە؟ هێندە بە بێڕێزی بە خوداکان ئەوانیان تۆرە کردوون ئێمە دەبێت تاوانەکەی بدەینەوە. ئێوە دڵنیان کە بەویستی پەیکەرە سڕ و بەردەکانی پارستگەی ئیشتار باران دەبارێ؟ کفرکردنەکانی تۆ بۆتە هۆی تووڕەیی خوداکان و هەورە پڕبارانەکانی لە وڵاتی فدان دوور خستوێتەوە. دەست لە قسە سووکتم بە خوددایان هەڵگەڕە یاقوب. دەزانن سیستەمێکە لە خۆتان لە خودای توانا ڕوو وەردەژێرن و پەیکەرەی سڕ و بەهێز دەپەرستن؟ ئاخر بۆ زەوی پڕۆکاوی جانی خۆتان بە تیشکی ئیمان بەخوای تاقانە گەرمدانایەنن. ئەی ئیشتاری گەورە، ئەی خودای بەرو بەرهەم، پەرستگەکەت بە خوێنی دوژمنەکانت خاوێن دەکەمەوە، بەڵکە ویشکە ساڵی لەو هەرێمە دوور کێوە و بارانی ڕەحمەتت بەسەر خەڵکی فەداندا هەڵڕێژی. ئەی ئیشتاری گەورە، پەرستگەکەت بە خوێنی دوژمنەکانت خاوێن دەکەمەوە، بەڵکە ویشکە ساڵی لەو هەرێمە دوور کێوە و بارانی ڕەحمەتت بەسەر خاوەنشکۆ وەک جاری جاران لە هەمبەری پرسەکە وەستا و قسەی سووکی بە خوداکان کوت. ئەی ئیشتاری گەورە، لەگەڵ ئیسمەردا و خێزانی و کوڕەکەی قسەی کرد، بەڵام من هیچم نەبیست. پەرستگەکەت بە خوێنی دوژمنەکانت خاوێن دەکەمەوە، بەڵکە ویشکە ساڵی لەو هەرێمە دوور کێوە و بارانی ڕەحمەتت بەسەر خەڵکی فەداندا. دیسان یاقوب دەستی پێکردێتەوە. هیوادارم جیرۆدەی تووچی خوداکان بێ. جا ئێستا دەگەڵی بڵین چی؟ تۆ لابانبان کە بۆ ئێرە چارەسەری داستوی بن. خێرا لابانی بانکەم بێت ئێرە. بەڵە بەچاو. خاوەن پایە گەورەی کائینانی پرسکەی ئیشتار ناردوویەتە شوێنت کە بچی چاوت پێ بکەوێ. کارەکەی گرینگە؟ بەڵێ جەنابی فەرماندەر. دەست ڕاگرن. بێت و جارێکی دیکە دزی بکەی لەژێر قامچیان بە زیندوی هەڵناستەوە. بەڵێ دەدەم جارێکی دی غەڵەتی وا دەکەم. بیکەنەوە وەردەگەڵم. وا دیارە مەسەلەکە سەبارەت بە یاقوبی شوان کردەوە یاقوب پەیوەندی بخۆیە. من وەڵام نەرەوەی بینی. دژی خوداکان دەدوێت. ئەوانە ئەرکی کائینان کە وەڵامی بەجێ بدەنەوە. ئەگەر ناتوانن وەڵامی بدەنەوە من بۆ تووشی ئازارە دەکەم. ئیشتاریان تووڕە کردووە. ئیشتار کفر و سوکایەتی بەخۆیەوە ڕەوا نابینێ. ئەوەی بێڕێزی بە خوداکان دەکا بەم زوانە تۆڵەی لێ دەکرێتەوە. خودای خوداکان
سەبرێ بگرە بەکایەنی گەورە ڕادەگەین. خاتیم لەبەرچاوە ویشکە ساڵی و قڕان خەڵکی فەدان دەخەنە تەنگەشەوە دایکان دەبینم جەرگ بڕاو ئیشتاریان تووڕە کردووە ئیشتار کفر و سوکایەتی بەخۆیەوە ڕەوا نابینێ ئیشتاری گەورە قوربان یەکێک ئیشتار ئەوەی بێڕێزی بە خوداکان دەکا بەم زوانە تۆڵەی لێ دەکرێت مانای چییە بەرگری لە کفرکردنی یاقوبی خوارزاد بکەین بەرپرسی بیر و باوەڕ خەڵک تۆی وەڵامی بدەوە من فەرماندارم کاین نیم کردەوە یاقوب پەیوەندی بەخۆیەوە بەڵام ئەو خوشکەزا و شووی کچەکانی تۆیە من بەرپرسی هەمنایەتی شاری فەدانم نەک بەرپرسی کردەوەی خوشکەزاکە هەر بۆیە دەبێ ئەوی بێدەنکەی ئەو هێمنایەتی لە فەدان شێواندۆ هێمنایەتی بگەڕێنەوە بۆ فەدان ئەو زویانە قاتی هەموو فەدان دادەگرێ و یاقوب هۆکاری تێگڕای ئەو چار ڕەشان چۆن ئەو چۆنەکە یاقوبە تا ئێستا هۆکاری زۆربوونی ڕزق و خۆشی و زەوزوی مەڕەکانی من بووە کەچێ ئێستا بۆتە ماگە قاتی و چارڕەشی فەدان لەبەرەوەی کە ئێستا یاقوب باوەڕی بە خوداکان نییە پێشتریش ئەو بڕوای بە خواکانی بابل نەبوو بۆچی ئەو کاتە ئەو کاتی بیر و باوەڕەکەی نهێنی بوو بەڵام ئێستا دەری دەبڕێ بە ئاشکرایی لای هەموو کەس بێڕێزی بە ئیشتار دەکات دەبێ بێدەنجی بکەین دەبێ؟ ئەرێ دەبێ پێت وایە دەوڵەتی بابل ئەتۆی بۆ چی لێرە دانەوە دیارە دەزانێت چه کەسێک منی کردوتە فەرمانداری ئێرە باشتر وایە ئەوەش بزانی کە من لە دەوڵەتی بابل فەرمان وەردەگرم نە لە تۆ نە لە پەرستگەی ئیشتار کەوابوو چ قەیدێ ناکە ئەگەر کائینی مەزنی پەرستگەی ئیشتار لە بابل بەو حەیسوبەی سەبزانە باشە دەگەڵ یاقوب دەدوێم بە یاقوب بێژە بێت و مەترسێک لەلایەن ئەوەوە لە منوو بنە ماڵەکەم گەف و گۆڕشە بکە زوو قەوالی هۆزەکەی ئاگر دەدەم توڵەیەک پێش دایک و باوکی بوەڕێ زووتر گورکەڵی دەدرێ ئاگار لە زمانی خۆت بێ ئەم جارە دەتبەخشم جارێکی تر بەخشین دەگۆڕێدانی ئەگەر قاتی بەرەو بوومان لە نێوبەرێ ناهێڵم یاقوب و بنە ماڵەکەی زیندوو بن هەر ئێستا شای مەداهاتی ئەمساڵ نییە سڵاو بابە بەخێرێ سڵاو باوە سەیرە مەزنی فەدانی هێمن و فەرماندەی شار هەڵی بۆ ڕەخسراوە سەرێکی کچەکانی خۆی بدە ئەم یاقوبە دەسەڵ ناگرێ چ بۆ باوکە دیسان کاینانی پەرزگەی ئیشتار سکاڵایان لە یاقوب کردووە یعنی ئەو هەموو ئاژاوی دەفەدانە گەڕاوە پیلانی کاینانی مەعبەدە و یاقوب هیچ تاوانی توش نەبووە خۆت باشتر دەزانی یاقوب جگە لە بەجەهێنانی ئەرک و ڕاستپاردنی کارەکانی چیری ناکە ئاخر ئەو چکاری باینی چەند هەزار ساڵی پەرستگەی ئیشتارە ئەگەر ئەو باسی ئاینی باوە گەورەی بکە باشە بابیکە با هەر بۆ بنەماڵەکەی منیشتی بکە بەڵام سوکایەتی بە بیر و باوەڕی خەڵک بوو تۆ دە هەڵەدای بابا ئەوانیش بەم ڕاگەیاندنەش چاوێن بەرای نادا باوکە یاقوب پێ ئەس پێدراوە ئاینی یەک تا پەرستی ڕابدێنێت ئاینی ئیسحاقی باوچی و ئیبراهیمی باڵگەورێ تۆش بەرپرسی پاراستنی هێوەری و هێمنی خەڵکی فیددانی ئەو ئەرچی خۆی ئەنجام دەدات تۆش ئەرچی خۆت ئەنجام ئێوەش وەک ئەو سەرڕق و ڕاشکاو بوو ئەگەر بمەوێ ئەرچی خۆم بە ئەنجام بگەێنم ئێوە خۆ دەبێ هەڵوەدای چێ و چۆلگە بن باوکە من و لیای خوشکەم لە سەردینی هاوسەری خۆمانین و بۆ پەرەی ئاینی یەکتا پەرستی لایەنگری لەوی دەکەین ئێوە هەموو تا شێت و نەفامن چۆن دەبێت دەبیری پلە و پای مندا نەبن
هیچ دەزانم بێت و کاینی مەزنی پەرستکەی ئیشتار لە بابل بزانێ خوشکە زای من لە فەددان لە دژی پەرستکەی ئیشتار خەڵکان دەدا چه بەسەر من دێ؟ توانایی خودای یاقوب زیاتر لە دەسەڵاتی مەزنی پەرستگەی بابلە کەوایە بەجێ و ڕەوایە ئێمە و ئێوە ترسمان لە خودای خۆمان هەبێ نەک لە خودای بەردینەکان. من نەکارم بە خودای ئەوە نە بە خودای ئەمانە تەنیا ئەوەندە دەڵم یاقوب حەقی نییە پلە و پای من لە فەددان لەرزۆ بکە. چ بوو ڕاحێ؟ ئەی باوکە ئای خوددا چی بوو؟ ڕاهێ چ بۆ ڕۆڵە؟ وارەنگت پەڕ وەختی هاتووە بیلدە بە مامانەکە ڕابگەێنە. پارێز بەڵێ پایە بەرز ڕاکە بگە دەشتی جەدون و بە یاقوب بڵێ زوو بگاتەوە ئێرە هەلێ بکە ڕۆڵە بە سواری ئەسپی من بچۆ. زێنشینی باوکم دەبێت. شوانی ڕێنمای ماڵاتە و پێغەمبەری ڕێنمای ئینسانەکان ڕەنگە هەر لەبەرەوەش بێکە زیاتری پێغەمبەرەکان شوان بوو. من کە ئیسرائیلم ڕۆڵەکانم لەگەڵ مێگە لە مەڕەکان هێنا سارایە هەتا ڕێنوێنی فێر بن. بۆچی ڕۆڵەکانی من بەنی ئیسرائیل بە ملهۆڕی مەزنێتی و سەروەری هەڵدەسەنجێنن؟ خۆ من زۆرە مری ملهۆڕیم فێری وان نەکرد. حەسن حەسن زانم دەی حەسن حەسن دەی حەسن جێنشینی من و مەزنی بنە ماڵا کەسێکەکە خودای لە هەموو کەس زیاتر خۆش بوێ نەگە و کەسەی لە هەموو کەس بەهێزتر بێ. ئیبراهیم و ئیسحاق باشترین بوون نەک بەهێزترین. چ بۆ؟ ئێوە مێگەلەکە بێنەوە. باوکم بۆ چۆچوو؟ هیچ نەبووە ڕانەکە کۆکەنەوە دەڕۆینەوە. بلدە بەڵێ ڕاحیل هەوێ تۆیە؟ بەڵێ بڵە بزانم بینتان چۆنە دەگەڵ ڕاحیلی؟ تاڕۆکە مناڵی نەبوو ڕاحیلیش دەگەڵم چاک بۆ و یعقۆبیش بێت و خاوەنی مناڵ بن دەزانم هیچ کەمن ئەمنی بێت چارە بە هیچ دانانی. باشە بۆچی بابیر دەکەیەوە؟ یعقوب و ڕاحیل زۆر باشن. یعقوب ڕاحیلی زۆر خۆش دەوێت جاگەر منداڵیشی لێ بێ دەیکاتە گەورەی هەموو خێزانەکانی دیکەی. بۆ چەند خێزانی هەیە؟ 4 هاوسەر ئەمن و لیا و زولفا و ڕاحیل. هەموو هاوسەرەکان؟ ئەرێ ئەمن و لیا و زولفای بەجارێ لەبێ دەستەوە. هەلێ بکە بێت توی درەنگ بگەینێ هەموو تاوانەکان دەکەونە ئەستۆی من پێم وانییە. یعقوب پیاوێکی خاوەن بەزە و دادگەرە. بێت و لە زیاد ئێرەوی و بەخیلی نەختی خۆشەویستیت زیاترکەی یەستاش تۆی زۆرتر خۆش دەوێ. درود بۆ پایەبەرز لابان. مزیێنشی باشت بەلامەوەیە. ڕاحیل و مناڵەکەیم بە ساغی لە تو دەوێت. هیچ نیگەران مەبن من مامانێکی بە ئەزمونم.
دڵخورد مەبە خدا گەورە و خاوەن بەزەیە. راحیل 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 چ بوو؟ راحیل 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 نەکە راحیل تووشی تووڕەی خوداکان بوو بێ. وەرە بە قوربان وەرە مەگری وەرە باوەشم وەرە وەرە. ئەو منداڵی بگرن. بۆ ڕاحیلی پورتان وە پارەن پارانەوەی ئێوە زۆرتر وەردەگیرێ. ئەدی بۆ ڕێچارەیەک نادۆزنەوە. ئەوە چ بوو؟ منیش نازانم. ئیشتاریان تووڕە کردووە. ئیشتار کەفر و سوکایەتی بەخۆیەوە ڕەوا نابینێ. یەکێکی ئیشتاری تووڕە کردووە. ئەوەی بێڕێزی بە خوداکان دەکا بەم زوانە تۆڵەی لێ دەکرێتەوە. خدای خوداکان ئیشتاری گەورە تووڕەیە. من قاتیم لەبەرچاوە ویشکە ساڵی و قڕان خەڵکی فەدان دەخەنە فەنگەشەوە. نەکات ژیرودەی تو کوونزای خوداکان بوو بێ. دیتت ئیستر لە پارستکە تو کوونزای دەکرد؟ ئەرێ کوتی ئاگری ئەم کفرە دە پێشدا داوێنی بێ باوەڕان دەگرێ. ئەوەی بێڕەزی بە خوداکان و ئیشتاری گەورە کردو زووتر لە هەمووان بە سەزا دەگەیەندرێ. حاڵی ڕاحیل چۆنە؟ بەداخەوە باش نییە. داخر کارێک کرد. حاڵی ڕاحیل باش نییە. ئەهۆم بن. ئێمە خودامان هەیە. هەرچی ئەو ویستی لەسەر بێ هەر هەو دەبێ. خەڵک بە تەشەر و تەوسەوە دەڵێن جیرۆدەی تو کوونەزای ئیشتار و جادووی ئیستیر بووە. زۆر باش. بابزانین خودای ڕاحیل و کۆرپەکەی گەورەتر و بەدەسەڵاتترە یان خودای سر. ئەی خوا وریای ڕاحیل ببن. من زوو دەگەڕێمەوە. بۆ چۆ دەڕۆی؟ لەو حاڵیدا بەجێمان مەهێڵە. ئەهۆم بن. من پێویستیم بە تەنیایی هەیە. تۆ دەگەڵ خوای خۆت هەرچی دەیکەی بیکە. بەڵام من ناتوانم دەست لەسەر دەستدانێم و چاو لێ بکەم. تەبیبێک دەرمانێک چارێک دەبێ بدۆزێەوە. منیش دەسمە لای تەبیب. تەبیبی ڕاستەقینە.
ئەو هەم بەڵای گیانی خەڵکی فەردانەیە و هەم بەڵای گیانی کچەکانی من نازانم دەگەڵەوی چێ بکەم. چونە بە شوێن ئیستێردا نانێرن مامانێکی شارەزا و لێزانە ڕاست دەکەی جەنابی لابان بنێرم بە شوێن ئێستێردا ئەگەر ئەو بێ مامانێکی زۆر شارەزایە بڕۆ بزانە ئێستەر دێ هەرچی داوا بکە دەیدەمێ بڵێ لابان کوتویەتی ئەگەر کچەکەم نەجات بوودا بەڵێنی پێدەدەم یاقوبی لە فەردانەوە دەردەنێم و پەرستگەی ئیشتال لە شەڕێوی ڕزگار دەکەم. بڕۆ. بەڵێ گەورە. یاقوب ژیردەی چووک و دوای خوداکانی بابل بووە سزا بێبڕوایی بە ئیشتاری مەزن ئەوەیە. فڵتە فڵتە مەکە! بە یاقوب بڵێ چۆنە داوای یارمەتی لە خوداکانی ناکات ئەگەرە من لە جادۆ بوویایم کاتی تنگانە و گیر و گرفت خدای خۆم لەبیر نەدەبردەوە. جەنابی لابان منی ناردۆ بێم نا یاقوب ئەو بەڵێنی داوە ئەگەر کچەکەی نەجات دەی یاقوبی لە فدان وەدەرنیە. بە بڕوای من هەلو دەرفەتێکی باشە خەڵکی فەدان دەبێت لە هێز و دەسەڵاتی ئیشتاری مەزن و ئستێری سەحربازی پەرستکە ئاگادار بن. ئەگەر ڕاحەلی ڕزگارکەی شکی تێدانێ باوەڕ ئیمانی خەڵکی فەداد زیاد دەکە و ئێرە پڕ لە زێر و زێو دەکات. مەرجی ڕاحلی شەرەوە ئاکامی دەبێ کەوا بۆ لەی گەڕێ با بمرێ. زۆر چاکە بڕۆ هەروە بە خەڵک بڵێ مردنی ڕاهیل هۆی کفر و بێبڕوایی بە ئیشتار بڵێ بەرهەمی تاقانە پەرستی لە بەرچاو نەگرتنی ئیشتار جگە لەما چیتری لێ ناکرێت. چەند جوان دەبێت دەگەڵ مردنی ڕاحل و ساواکەی بارانیش بەسەر فەدان دایدا. هەرچیان دەمرن ئەو دوو کەڵاوی دەکوژێەوە هۆشی نانێتەوە. نا دەمەوێت لە سەرنجامی کارەکە بگەم خوای یاقوب سەر دەکەوێت یان خوای پەرستگا. دەی خۆ دیارە سەرکەوتن هەری شتارە. لابان بۆیە هۆی ئەزیێت و ئازاری من بۆ چی؟
خۆ یاخوب کوتی خوایەکی خاوەندە سەڵات و بێ هاوتای هەیە ئەدی بۆ داوای یارمەتی لەو ناکە گیان و ژیانی ڕاحیل کەوتوتە دەستۆ بگە فەریای قەت بیرم نەدەکردەوە ئاواز و یاقوب دەستی نیاز و چاو لە دەستی بۆ پەرستکەی ئیشتار درێژ بکە چەندە خیاڵێکی بە خۆڕایی بۆ چوونێکی هەڵۆڵ ئەمە چی بۆتە هۆی بۆ چوونێکی هێندە هەڵە و دوور لە ڕاستی هەر بەو زوانە ئەم بۆ چوونە هەڵەیە وە ڕاست دەگەڕێ ڕاوەستە بامردنیشن و ڕۆڵەکەت بێتە بەرچاوت مان و مردن هەر لە دەست خوددادایە بەدەست ئیستر و ئیشتاردا نییە من خۆم داوام لە ئیستر کردو بێتە ئێرە ڕاحل حاڵی باش نییە ڕاحیل جگە لە خودای خۆی حەوجەی کەسی تر نییە بڕۆ دەرێ لە ماڵی من بڕۆ دەرەدەی لەسەر خۆ بە یاقوب لەگەڵ تۆمە کابرا بڕۆوە دەرکەوە ژن و منداڵەکەت ئەم شۆ حیاتی ڕەشیان لێ دەبڕێ کوڵ و کۆی ئیشتار بە مەرجیوان نەبێ بە هیچدا نامرچێ خێزانی من بە دوعای تۆ لە دایک نەبوو کە بە دوو کونوزای تۆ بچێ ئەی حەڵقی پەدان ئەمە نەبە خۆی ڕەحم دەکا و نەبە ئێوە کفر بێ باوەڕیەکەی قاتی و قڕیتان بە دیاری بۆ دێنێ و بۆ ژن و منداڵەکەشی مەرگ و نابودی هەر بەو زوانە جادووی ئێستێر و هێز و دەسەڵاتی ئیشتارتان چاو پێ دەکەوێ دەیبینن دەردل لە گیانم ئەگەر بێت و بەڵایەک بەسەر کچەکەم بێ